ئەمریکا باوەڕی وایە رووسیا خەریکی سازکردنی چەکی ناوچیە کە پێشێلکردنی پەیمانێکی شەڕی ساردا کە توانایی دەداتە مۆسکۆ کوت و پڕ هێرشی ناوچی بۆ سەر ئەوروپا بکات. وەزیری بەرگری ئەمریکا بە وەزیرانی ناتۆی گوت ئەگەر مۆسکۆ بە جۆرەی سنووردارکردنەکانی پەیمانەکە ڕەفتار نەکات ئەوە واشنگتۆن وەڵام دەداتەوە. ئەمریکا پێداهاتنەوە بەسەر بژارەکانی دیپلۆماسی و دۆخی بەرگریدا دەکات بۆ ئەوەی وەک هەمیشە بە گوێرەی ڕێکەوتن لەگەڵ پەیمانەکانماندا بجوڵینەوە. هەڵا مەکەن لە دۆخی ئێستادا رووسیا بە تەواوی پێشێلی پەیمانەکە دەکات و ئەوە نەگونجاو جێی پرسیارە. رووسیا بەڕاستی نازانێت پێشێلکاری کردبێت و دەڵێت ئەمریکا سیستەمەکانی موشەکی بەرگری خۆی بە پێچەوانی پەیمانەکە دامەزراندووە. سکرتێری گشتی ناتۆ گوتی رووسیا لەم دوانەدا ئاگایی سەبارەت بەبوونی سیستمێکی نوێی موشەکیدا کە مەترسی بۆ سەر ناتۆیە. ئەو پێشێلکاریانەی رووسیا سەبارەت بە یاساکانی نێونەتەوەی هێنایە گۆڕ وەک بەکارهێنانی زۆر بۆ سەردراوسەکانی هەوڵ بۆ دەستێوەردان لە ڕەوتی هەڵبژاردن و بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست. ڕاگەیاندن لەلایەن حکوومەتەکانی هۆڵەندا و بریتانیا هەڵمەتی هەڕەمەکی رووسیای ئاشکرا کردووە کە بوو سەر پرۆگرامەکانی کۆمپیوتەر لە سەرانسەری جیهان. هۆلەند پێنج شەمە ئاشکرای کرد کە بەشی زانیاری نهێنی لەشکری رووسیا هەوڵی هێرشێک بۆ سەر پرۆگرامی کامپیوتەری ڕێکخراوی قەدەغەکردنی چەکەکانی کیمیایی لە پراگدا. چەند کاتژمێر پێشتر بەریتانیا بە جۆرەی زانیاری نهێنی ئوسترالیا و نیوزیلند لۆمایان خستە سەردەستگای زانیاری نهێنی رووسیا کە هەڵمەتێکی بەدکارانەی لەو چەشنەیە لە ئاستی جیهانیدا بەڕێوە دەبات. هاوپەیمانان هوشداریان بە رووسیادا کە ئەو ڕەفتارە سەرڕۆیانە قبوڵ ناکرێت. ئەو شوێنانەی کە بە هەڵکەوشتی تیا ڕوودەدات لە بەکارهێنانی مادەی نایاسایی لە وەرزش و ناوچەکانی جێگای بەرژەوەندی ئابووری دەستی پێ نەکردووە. وەک کۆمەلگای نێونەتەوەی پێویستە ئەوە بە چاکی ڕوون بکەینەوە وەک حکومەت دروست ئەو کارە دەکەین. وەزارەتی دادی ئەمریکا پێنجشەمە تاوانی خستە سەر 7 ئەفسەری دەستگای زانیاری نهێنی رووسیا تاوانباری کردن کە کاری هاکردن، تەڵەکە لە ناردنی پارە بۆ دەرەوە، دزینی پێناسەی خەڵک و سپیکردنەوەی پارە، وەک هەوڵە گەنجامیدا کە خۆ لە پرۆگرامی بەکارهێنانی مادەی نایاسایی لە وەرزش کە رووسیا پشتیوانەتی خۆ دوور بخاتەوە. سێ لەو ئەفسەرانە لە مانگی جوولای بە فەرمی تاوانیان خراسەر کە رووسیا بەربەست دەخاتە بەر نامەکانی ئەلکترۆنی پارتی دموکرات لەو دەمەدا کاڵبژارنەکانی سەرۆکایەتی 2016 لە ئەمریکادا ئەنجام دەدران.